زۆر باسی خوێن ڕەشن دەکرێت پێش مەرگە تێکۆشەرەکان لە بەرەکانی جەنگدا دژی هێزی تیرۆریستی داعش خوێنیان دەڕژێ بەڵام ئێمەش ئەم پرسیێکی گرنگ بوو کە چوونی پەرلەمان ئێمەش ئامادە بووین لەناو پەرلەمان خوێنمان بۆچی سەرۆکی پەرلەمان بۆچی سەرۆکی پەرلەمان بۆ هەموو مۆنیکایە و بۆ هەموو عەرزکەرە و بۆ هەموو تەجروبەی تورکیا هەیە ئەو کاتێکە حصارە خرێتە سەر ناوچەیەکە خرێتە سەر جەزیرە سەلاحەدین دەمیرتاش بڕیارەدا بە سەیارە نەچێت بە پێ ئەو ئابلوقەیە ئەشکێنێ من باز لە نۆزدەی ئاب دەکەم منیش باسی دوانزەی دەکەم باسی وشت بۆ دەکەم باسی وشت بۆ دەکەم من خاوەنی هەموو چەک و ئەسلحە و قاعدە جەماوەری بووم تۆ کاتی دەگرت بەڵێ ئەتۆ قسەی خۆت کرد ئێستا بەپێی پێڕەوی ناخۆ پەرلەمانی کوردستان هەموو دانیشتێکی پەرلەمان 48 ساعات پێش ئەو کاتی دەخرێتە بەرنامەی کار لە چەکمەجێ هەموو پەرلەمانتارەکاندا بووە سەرجەم کەناڵەکان باسییان دەکرد ئەم بە کورتی پێم بڵێ بەڕێیەوەی گۆڕان بۆچی یەکگرت و بەشداری نەکرد زۆر بە کورتی چکە کاتت ئەوە دەبێت بۆ بەشداریان نەکرد ئەمە بەڕێیەوە ئەوە دەبێت بۆ خوانوڵانی خەڵک دەنەوە بۆ خەڵکە پێتان وایە بۆ بەشداری من قسەی خۆم کردووە ئەو کاتیش من ئێستا پێم بۆچی یەکگرت و بەشداری نەکرد بەسەوە پێم وایە هێزێکی منافق و بێجورئەتن هەڵاتو بێت وڵای ترێگەر ئێمە بێجورئەت بووینایە ئەلبەتە ئەگەر سەرۆکی پەرلەمانمان هەبووە هەموو هێزەمان لەگەڵ بووایە نەگەڕینەوە وەڵام من بەم ژنیەتی خۆم لەو سەرۆکی پەرلەمان بوومایە لەو بازگایبیان کوشتیان پەرلەمان کەسێکی مەدەنی وەزیر چوار وەزیر هەیە وەزیری داراییە لەوەتیان خولە بووە هەموو قێرانەکان لە وەزارەتی دارایی دروست بووە بە بێدەنگە گەڕێتە ماڵە هیچ چیان پێ ناکرێت سێ مانگە عەفوەن سێ مانگە هیچ دەنگ و باسێک نییە گەر ئەوەی گرتووی سایم کوردستان بۆ ئێستا ناوشکاڵتان توش بۆ چکە دوجار خاوەنی قاعیدەیەکی جەماوەری و بوونەوە ئێستا بۆم دەرکەوت کە دیارە بزوتنەوەی گۆڕان وا تەوجیهی قاعیدەی خۆی کردووە کە گرتو بێجورئەتە ترسنۆکە و سەر بەباسی ئێمە فراکسیۆن ئێمە پەرلەمانتارین من بەنای خۆم قسەکەم وەکو یەکگرتووی ئیسلامی قسەکەم ئەو وابیرەکات ئێمە واین ئێمە ئازادین وەکو پەرلەمانتار کاتێ بڕیارێکی ڕەسمی هەمووتان قساکەن یعنی من هەست دەکەم زیاتر لێرە بەڕاستیەکان زۆرتر بوو